ڕەمەزان کە ناسراوە بە باوکی عومەری ئاسنگەر ئاوارەیەکی مۆسڵە لە نێو کەمپی بەحرکەی شاری هەولێر نیشتەجێیە. ئەو ئۆتۆمبیلی بچووک و کلاسیک لە بەرهەمی ناوخۆ دروست دەکات و دەڵێت توانایی دروستکردنی هەموو جۆرە ئۆتۆمبیلێکی هەیە. ئۆتۆمۆبیل دروست دەکەم، ئۆتۆمبیلی گەورە بچووک. خوا مێشک و بەهرەیەکی باشی پێداوم، ئێستا ئارەزوی دروستکردنی فڕۆکەم هەیە. دوکانێکی ئاسنگەری لە نێو کەمپ دایناوە و ڕۆژانە ئاوارەیەکی زۆر بۆ چاکردنی ئۆتۆمبیل و کەلوپەلەکانی نێوماڵ سەردانی دەکەن و بە وەستایەکی زۆر باش لە قەڵامی دەدەن. توانای دروستکردنی فڕۆکەی هەیە، بەڵام پشتگیری ناکرێت لە ڕووی مادیەوە. دەتوانێت کارگەی دروستکردنی ئۆتۆمبیل و شاری یاری دروست بکات بە ئۆتۆمبیل و کارگە و هەموو شتێکەوە. بەو ئۆتۆمبیلەی کە خۆی دروستی کردووە جاروبار بەنێو شەقامەکانی کەمپ و شاردا دەسوڕێتەوە و دەڵێت گەر لایەنی پەیوەندیدار هاوکار و پشتیوانی بن توانای ئەنجامدانی کار و پرۆژەی گەورەی هەیە لە بوارەکەیدا. ئۆتۆمۆبیلی گەورە بچووک دروست دەکەم، بۆ خۆم هیچ زەحمەتێکی وای نییە، بەس پشتگیری مادیم پێویستە و بەرنامەم هەیە بۆ پێشخستنی کارەکەم. پێش ئاوارەی کاتێک لە شارەکەی دەبێت مۆسڵ ئاسنگەرێکی باشی ئۆتۆمبیل دەبێت. لە ئێستاشدا جاروبار کاتێک بیری دەچێتەوە بۆ لای کار و شوێنەکەی پێشووی گۆرانی بۆ هاوڕێ و شاگردەکانی دەڵێت و بەو شێوەیە کۆتایی بەکاری ڕۆژانەکەی دەهێنێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.